بە هیوای کاتەچی خۆش خوێندکاری ژیر لەگەڵ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرژی دووەم لاپەڕە 188 لاپەڕە 188 باسی بەش لە هەزار لەوانەکانی ڕابردوو باسی بەش لە دەیەکمان کرد هەروەها بەش لە 100 ئێستاش بەش لە هەزار بەش لە هەزار بێگومان گچکەترە لە بەش لە 100 بەش لە 100یش گچکەترە لە بەش لە 10 واتە هەتا دێ گچکە دەبیتەوە بەهایەکە بەشێک لە هەزار بریتیە لە بەشێکی بچووکتر لە بەشێک لە 100 ئەگەر یەک بەشت دابەش کرد لە 100 بۆ 10 بەشی یەکسان هەر بەشێک دەبێتە بەشێک لە هەزار تۆزێک تێنەگەیشتم چ نووسرایە هەر ئەوەی تێگەیشتم کە بچووکترە بێگومان بەڵام ئێرە ئەمن تێنەگەیشتم چییە بەڵام بەخۆم ڕوون دەکەمەوە لێرە چ نووسرایە ئەگەر بمەوێ بە شێوەی وێنە بەش لە 10 دروست کەم شێوەیەکی دروست دەکەم لە 10 بەش پێکاتبی ئەوجا 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەوجا چەند بەشم بووێ ڕەنگ دەکەم لێرە 1 بەش لە 10 بەش ڕەنگ کرایە ئەگەر لە 100 بمەوێ ناچارم شێوەکە دابەشکەم بۆ 100 بەش ئەگەر بژمێرین لێرە هەتا ئێرە 10 بەشە لێرەش هەتا ئێرە 10ە 10 جاران دەش دەکاتە 100 ئەگەر بمەوێ 1 بەش لە 100 بەش ڕەنگکەم 1 بەشی ئەوها ڕەنگ دەکەم لێرە لە چێ بمەوێ ڕەنگ دەکەم دەکاتە 1 لە هەزار بەڵام بەش لە 1 لە 100 ببورن 1 لە 100 بەڵام 1 لە هەزار تۆزێک ئاسان نییە ئەمن هەزار چوارگۆشەی دروستکەم لەبەر هەندێک لێرە 100 چوارگۆشە دروست کرایە ئەوجا 1 لەو چوارگۆشانە گەورە کرایە هەر یەک لەوانەش دەبی بکەمە 10 بەش کەواتە زۆر کەم دروست دەکرێ بەش لە هەزار بە شێوەی وێنە و هێڵکاری تەنیا لە 100 و لە 10 دروست دەکەین بەش لە هەزار واتە ئەو 1 بەشە نا بەڵکو ئەو 1 بەشەی دەکەمە 10 بەشی دیکە 1 لەو دەیەی ئەو جا دەکا بەش لە هەزار کەواتە زۆر گچکەیە وەکو ئەوەیە ئەمن هەر یەک لەو چوارگۆشانە بکەمە 10 چوارگۆشە کە زۆر ناکرێ ئیشەکە واتە ئەوها هەر ناتوانم بەو پێنووسانش دروستی کەم چونکە پێنووسی ئەوها بچووک نییە چونکە گەورە دەکەم کەواتە وەکو ئەوە وایە هەر یەک لەو چارگۆشانە بکەمە 10 بەش ئەوجە دەکاتە هەزار چونکە بەخۆشی سەدا بەڵام زۆر کاتی دەوێ بە چاویش نابیندرێ ڕەنگە ئەوها گچکە بێ کاتە 1 بەش لە 10 بەش ئەوها دەنووسرێ 1 لە 100 ئەوها دەنووسرێ 1 لە هەزاریش ئاوا دەنووسرێ 1 لە هەزار واتە 3 خانە لە ڕاستی فاریزە ئەوە دەبیتە هەزار بەش لە هەزار 2 خانە لە ڕاستی فاریزە بەش لە 100 1 خانە لە ڕاستی فاریزە دەکا بەش لە 10 ئەوجا ئەو بەشە 1 بی ئەو بەشە 2 بی کێشە نییە ئێستا تەواو بووین لێرە خشتەی خانەکان یارمەتیت دەدا بۆ تێگەیشتنی بەشەکانی هەزار واتە ئەگەرە من ژمارەکەم هەبوو بۆ وێنە 0 فاریزە 463 بەش لە هەزار ئەوها دای دەنێم لە خانەکانی لە لای ڕاستی فاریزە واتە ئەگەرە من ڕەنووسم هەبوو لێرەم دانا هەتا ئێرە ئەوە دەگەمە بەش لە هەزار واتە من ئەگەر ژمارەکەم هەبوو بۆ وێنە 45
پێنج فاریزە 267 چونکە گەیشتمە خانەی بەش لە 1000 ئەو خانەشینە کەواتە کو دەخینمەوە 45 فاریزە 267 بەش لە 1000 چونکە گەیشتمە خانەی هەزاری ئەگەر ئەو بەشەم نەبی لە 1000 لێرە بەس 26 بی دەخینمەوە 45 فاریزە 26 بەش لە 100 ئەگەر ئەوی شەشەکەشم نەبی دەخینمەوە 45 فاریزە 2 بەش لە دایان 2 یەک ئەوە کە گەیشتمە هەتا چوومە ئەولای ئەگەر ژمارەم هەبوو لە یەک خانەی ئەوە بەش لە دەیە لە 2 خانەی بەش لە 100 لە 3 خانەی بەش لە 1000 لە 4 خانەی بەش لە 10,000 لێرە خانەکاندان درایە خانەی یەکان دەیەک لێرە بەش لە 100 و بەش لە 1000 لە پاش فاریزەی ناویان دەیەک یان دەیی بەش لە 100 و بەش لە 1000 لێرانە ئەو ژمارەیە 0 فاریزە 463 بەش لە 1000 0 فاریزە 19 بەش لە 1000 0 فاریزە 2 بەش لە 1000 2 بەش لە 1000 کەی دەزانم لە 100 یان لە 1000 تەمەشا دەکەم یەک خانە 2 خانە 3 خانە بەش لە 1000 یەک خانە 2 خانە 3 خانە بەش لە 1000 یەک خانە 2 خانە 3 خانە بەش لە 1000 کە گەیشتمە 3 خانەی دەکاتە بەش لە 1000 چونکە 1000 3 سفری هەیە شێوەی پیتی 463 بەش لە 1000 19 بەش لە 1000 2 بەش لە 1000 شێوەی درێژیش تەنیا یەک ڕەنووس دەنووسرێ ڕەنووسەکانی دی هەموو سفرن بۆ وێنە لێرە تەنیا 3 کە لە خانەی بەش لە 1000 6 لە خانەی بەش لە 100 4 لە خانەی بەش لە دەیانە لێرەش 9 لە خانەی بەش لە 1000 یەکیش لە خانەی بەش لە 100 لە خانەی بەش لە دەیان سفرە پێی ناوێ لێرە بنووسین لێرەش تەنیا ڕەنووس هەیە لە خانەی بەش لە 1000 بەش لە 100 و لە دەیان سفرە پێویست ناکا بنووسین ئێستا بەهای ڕەنووسی 6 لە ژمارە 0 فاریزە 367 بەش لە 1000 چەندە بەهایەکەی بەش لە 100 بەهای 3 بەش لە 10 بەهای 6 بەش لە 100 بەهای 7 بەش لە 1000 بەهای هەمووی 367 بەش لە 1000 لێرە تەواو بووم لەو لاپەڕەیە دەتوانم تۆزە چیش باسی لاپەڕەکەی پاشی ئەو لاپەڕەیەی بکەم کە باسی ڕاهێنانە ساغ بکەوە چەند بەش لە 1000 لە بەشێکی 100دا هەیە واتە یەک بەش لە 100 ئەگە یەک بەش لە 100 بی ئەدی چەند بەشە لە 1000 ئەگە یەک بەش بی لە 100 ئەوها یەک لە 100 ئەدی چەندە لە 1000 چ دەکەم سفرەکی زیاد دەکەم دەیخینمەوە دەکات چەند بەش لە 1000 دەکات 10 بەش لە 1000 بە کەیفی خۆم دەتوانم سفری زیاد کەم لە پاش لە دوای دواهەمین ڕەنووس بەڵام لە پێش لێرە ناتوانم سفری زیاد کەم بەخۆم بەڵام لێرە ئەمن ئەگە ژمارەکەم هەبوو بۆ وێنە یەک بەش لە 100 ئەوە یەک بەش لە 100 دەتوانم چەند سفرم بووە لێرە داینێ ئەگەر بمەوێ بزانم ئەو یەک بەش لە 100 چەندە لە 1000 یەک سفری دادەنێم کەواتە ئێستا 3 ڕەنووسم هەیە دەبیتە بەش لە 1000 ڕەنووسی یەکەم سفرە دوایە یەکە دوایە سفرە کەواتە ئەوەی کو دەخینمەوە 10 بەش لە 1000
یان سفرەکەی لا دەبم ئەو سفرە بێگومان هیچ کات ناتوانم ئەو سفرەی لابم ئەوە زۆر هەڵەیە بەس دەتوانم ئەو سفرانەی لابم کە لەو لایە بە خۆم دام نابوون لە لای ڕاست ئەوان دەتوانم لابم یان دانێم. لێرە من ژمارەکەم هەیە چ بوو چەند بەش لە سەد یەک بەش لە سەدم هەیە ئەوها کو دەینووسم 0.1 لە سەد ئەوها دەبی بنووسێ. ئەگەر بمەوێ بزانم ئەوە چەندە لە هەزار یەک سفری زیاد دەکەم دەکا 10 بەش لە هەزارە. چەند بەش لە هەزار لە یەکدا هەیە؟ چەند بەش لە هەزار لە یەک هەیە؟ ئەوەی تێناگەم واتە ئەگە ژمارە یەکمان هەبی چەند بەش لە هەزار هەیە؟ یەک سفر. نا ئەو پرسیارەی تێناگەم چەند بەش لە هەزار لە یەکدا هەیە چونکە ئەوەی یەکە بەش لە هەزار دەتوانم چەند بمەوێ سفری دانێ بەڵام هەر ژمارەیەک بە شێوەی هەر ئەوە تێنەگەیشتم خوێندکاری ژیر ئەوەی تێنەگەیشتم ئەو پرسیارە نازانم چییە. بەڵام ئێستا یەکسەر دێمە لای ئەو پرسیارانەکەی دیکە. هەر ژمارەیەک بە شێوەی کەرت بنووسە واتە ئەو ژمارە دەبی بە شێوەی کەرت بنووسم زۆر ئاسانە. دەژمێرم چەند خانەم هەیە یەک خانە دوو خانە سێ خانە واتە کە سێ خانەم هەبوو یەکسەر لێرە هەزاری دەنووسم چونکە سێ سفری هەیە ئەو جەژمارەکەی کە هەیتم لەسەرەوە دەنووسم 418 ئەوە بووە کەرت. دیسان لێرە دەژمێرم یەک خانە دوو خانە سێ خانە دەیەک و بەش لە سەد و دیسان یەکسەر هەزاریدا دەنێم 1 2 3 ئەوجا 95ەکەی خۆمدا دەنێم بێگومان تام سفرەکەش دانێم بەڵام ئەو سفرە لێرانە هیچ کەلچی نییە چونکە پاریزەکەی دانانێم واتە 95 بەش لە هەزار. لێرە دیسان دەژمێرم یەک خانە دوو خانە سێ خانە یەکسەر هەزاری دەتوانم بنووسم ئەوجا ئەو ژمارەی لێرە لەسەرەوە دەنووسم 200 بەڵام ئەو سفرانەی ئێرە هیچ کەلچیان نییە باشتر وایە نەیان نووسم 2 لە هەزار ببوور 2 لە هەزار. ئێرانەش دیسان سێ خانەیە لە پشت فاریزەی واتە لە لای ڕاستی فاریزەی واتە لێرە نەک لێرە ئەوە ناژمێردرێ سێ خانەم هەیە کەواتە یەکسەر هەزاری دەنووسم 107کەش لەسەرێ دەنووسم ئەوە بە شێوەی کرد نووسی. ئەو جارەی هەر یەک لە کەرتەکان لەسەر شێوەی دەی بنووسە. ئەو جارەی کەرتم هەیە دەبی بیان کەمە شێوەی دەی زۆر ئاسانە سفر و فاریزە ئەو ژمارە یەکسەر دەنووسم 914 لە هەزارە بەخۆی. دیسان لێرە شەرەوەها سفر و فاریزەی دەنووسم ئەو ژمارەی سەرەوە 260 دەنووسم ئەگەر بمەوێ دەتوانم ئەو سفڕەی لابم بەڵام ئەگەر نەمەوێت دەتوانم بهێڵمەوە هیچ کێشە نییە لە کاتی خینەوە 260 بەش لە هەزار یان 26 بەش لە سەد هەر یەک شتە هەر هەمان شتە 75 لە هەزار دیسان سفر و فاریزە ئەوە لێرە تۆزەک زەحمەتە سفر و فاریزە دەبی بنووسم 75 بنووسم بەس دەبی سفرە چی لێرە دانێم چونکە 75 لە هەزارە چونکە دەبی هەمیشە سێ خانە هەبی 1 2 3 بەڵام لێرە نەم دەتوانێ بە کەیفی خۆم سفرەکەی
لێرە دانێم ئەوە هەڵەکی گەورەوە دەکا 750 لە 1000 ئەم تەنیا 75 لە 1000 هەیەکەواتە سفرەکە دەبی لێرە بی زۆر ئەوە گرنگە بزانم کو دەینووسم. دێمە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. هەر یەک لە ژمارەکان لەسەر شێوەی کرد بنووسە. دیسان تەمەشا دەکەم چەند خانەیە 1 2 3 هزار واتە لێرە وە ژمارەکە هەمووی سێ ڕەنووسە هەمووی لێرە دەنووسم 5 0 0 ئەو جەدوایە و سفرانە لا دەبم چونکە لەو لایە هیچ کەلچی نییە. لێرە دیسان یەک خانە دوو خانە سێ خانەم هەیە واتە 1000 لێرە ئەو جەژمارەکە سێ خانەیە هەمووی دەنووسمەوە لەسەرێ 7 4 9 ئەو بە شێوەی کرد. لێرە دیسان دەژمێرم سێ خانەم هەیە واتە سێ ڕەنووسم هەیە 1000 لێرە دەنووسم 38ش لێرە دەنووسم لەگەڵ سفرەکەی بەڵام سفرەکە لەو لایە هیچ کەلچی نییە. لێرە هەروە یەکسانە بە کە دەبینم سێ خانەیە لێرە 1000 چی دەنووسم ئەو جا ژمارەکە هەموو لێرە دەنووسمەوە 4 3 0 0 ئەو سفرەش دوایە لا دەبم بەبێ کەلکە چونکە ئەو جارەی هەر یەکە لە کەرتەکان لەسەر شێوەی دەی بنووسە. ئەگەر بخینمەوە دەبی ئەوەی بخینمەوە 18 لە 1000 0 و 18 لە 1000 واتە دەبی ئەمن سێ خانەم هەبی 1 2 3 دەبی ئەمن ئەو هەشتەی لێرە بنووسم ئەو یەکەی لێرە بنووسم لێرەش سفڕی دانێ واتە دەنووسم 0 18 ئەو ها دەبی بنووسری. لێرە سێ خانەم هەیە 0 و سێ ڕەنووسیشم هەیە 7 7 7 هیچ کێشە نەبوو. لێرە 63 هەیە تەنیا دووە دەبی بە خۆم سفرەکی لێرە دانێم کەواتە دەکاتە 0 و 0 6 3 لێرەش هەر باشتر بوو بە خۆم سفرەکەم دانابە لێرە هیچ ناتوانم لێرە دانێم ئەوە زۆر هەڵەیە. بەهای ڕەنووسی 5 لە هەر یەکە لە ژمارەکان بنووسە و خشتەی خانەکان بەکاربینە ئەوە زۆر زۆر گرنگە. خوێندکاری ژیر ئەو پرسیارە زۆر زۆر گرنگە. 0 و 0 2 5 0 و 0 2 5 کو لە خانەی دادەنین با بنووسمەوە 0 و 0 2 5 کو دەست پێ دەکەم لە خانەی دانێم فاریزەکە لێرە 0 ئەگەر بەڕەشی بنووسم بڕێک دیاربی لێرە سفری دادەنێم 1 0 بێگومان فاریزەکە لێرە ئەو جا دووەکە لێرە ببورن سفرم هەیە لێرە ئەو جە دوو لە خانەی سەدان 5ش لە خانەی 1000 دەبی ئەوها ئەمن ژمارەکەی دانێ دەنا تێک دەچی ئەوها دامنا وەکو ئێرە کە لە خشتەکەی دامنا پاشان چم داوای چم لێکرا بوو بەهایەکەی بەهای ڕەنووسی 5 چەندە دەچم تەمەشای بەهایەکەی دەکەم. بەهای ڕەنووسی 5 لێرە بەش لە 1000 چونکە بەش لە 10 بەش لە 100 بەش لە 1000 بەهایەکەی بەش لە 1000 واتە ئەگەر بنووسم دەبی ئەوها بنووسم 5 0 0 سفاریزە 0 بەهایەکەی بەشەکە لە 5 بەش لە 1000 ئەوە بەهای ئەو ڕەنووسەیە. بچمەوە لای پرسیارەکەی دی 0 و پرسیاری 19 0 و 153 دیسان لە خانەی دانێم 0 و 153 ئەوها 0 و 153 سفر ژمارەی تەواو 153 سفرەکە لێرە دادەنێ فاریزە لێرەیە 1 لێرەیە 5 لێرەیە 3ش لێرەیە
بەهای ڕەنووسی 5 لێرە چەندە؟ بەش لە 100 لە خانە کەسکەکەی خانەی سەدانە. بەش لە 100 ئەگەر بەهایەکە بنووسم ئەوها دەنووسم 0.05 بەش لە 100. پرسیارەکەی دی پرسیاری 20 0.465 دیسان ئەویش لە خانەی دانێم 0.465 دیسان لە خانەی دانێم سفرەکە لێرە فاریزە لە جێ خۆی، چارەکە لێرە، شەشیش لێرە، پێنجیش لێرە. دیسان پێنجەکە بەهایەکەی بەش لە 1000. بگەڕێمەوە باوەش بستڕمەوە تا ئامادە بیلۆ جارشکە. پرسیاری 21 593 سفرەکە لێرە، پێنجەکە لێرە، نۆیەکە لێرە، سێیەکەش لێرە. پێنجەکە بەهایەکەی بەش لە 10 ئەوها دەنووسرێ. بەشەکە لە 10 بەش، 5 بەش لە 10 بەش، 1 بەش نابێگومان، بەش لە 10 بێگومان 5 بەش لە 10 بەش. ئێستا دێمە لای شێوەی درێژی بۆ هەر یەکە لە ژمارەکان بنووسە. 0 و 3 و 4 لە کاتی نووسینی شێوەی درێژی دەست پێ دەکەم بە لێرە کو دەنووسم، تەنیا چارەکەی دەنووسم، ئەوانی دی هەموو دەبنە 0. ئەوها کۆی دەکەمەوە لەگەڵ کە دێمە ئێرە تەنیا سێیەکەی دەنووسم، ئەوانی دی هەموو دەبنە 0 واتە 3 0. ئەوها ئەو جگە لێرە سفرشم دا ناچێشە نیە، داشم ناچێشە نیە، دەبی ئەوها بنووسم. جێیەکەیان بە خۆی لە چێە؟ چونکە ئەو چارە لە 3ەم خانەیە، دەبی ئەمیش لە 3ەم خانەی بنووسم، واتە خانەی ئەوە 1 ئەوە 2 ئەوەش 3. چونکە سێیەکە لە 2ەم خانەیە، ئەوە 1 ئەوە 2 ئەمیش دەبی لە 2ەم خانەی بنووسم. ڕەنووسەکانیش هەموو دەبنا 0. لێرە هەفتەکە تەنیا هەفتەکە ئەوها دەنووسم، ئەوانی دی هەموو 0 کۆی دەکەمەوە لێرە ئەو جارەی تەنیا دووەکەی دەنووسم، ئەوانی دی هەموو 0. ئەوە شێوەی درێژیە. لێرە تەنیا نۆیەکەی دەنووسم، ئەوانی دی هەمووی دەکەمە 0 کۆی دەکەمەوە ئەو جارەی تەنیا هەشتەکەی دەنووسم، ئەوانی دی هەموو دەکەمە 0 ئەو جارەی تەنیا شەشەکەی دەنووسم، ئەوانی دی هەموو دەکەمە 0. ئەوەیە بەهای بە درێژی بەو جۆرەیە. ئێستا بێمە لای پرسیاری 25 کو دەینووسم، ئەوە جاری تەنیا چارەکەی دەنووسم، ڕەنووسەکانی هەموو دەکەمە 0 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو جارەی چارەکەی دیکە، ئەو چارە دیسان ئەوانی دی هەموو وەچی 0 تەنیا چارەکە ئەوەش 0. ئەوها هەر ڕەنووسەی لە جێی خۆی دادەنێمەوە، ڕەنووسەکاندی هەمویان دەبنە 0 بوون هەر 0 ڕەنووسی دیش بوون هەر 0. ئەوەیە شێوەی بە درێژی. بەهایەکەی جێکەی خانەکەی تەنیا دەنووسرێ. ئێستا بێمە لای کامە پرسیار، بێمە لای هەر یەک لە ژمارەکان لەسەر شێوەی ڕەنووسیان پیتی بنووسە. لێرە ئەگەر بە پیتی نووسرا بوو ئەمن دەیکەمە ڕەنووسی 4 بەش لە 1000. ئەم کو دەینووسم 1000 واتە ئەمن 3 خانەم هەیە، ئەوها 3 خانەم هەیە، 4 بەش لە چێی دانێم؟ ئەوها لێرە 0 لێرە 0 لێرە 4 بەش لە 1000. چونکە من ئەگەر لێرەی دانێم دەبیتە 40 بەش لە 1000، ئەگەر لێرەی دانێم چارەکە دەبیتە 400 بەش لە 1000 چونکە 3 خانەم هەیە. لەبەر هەندێک دەبی ئەمن لێرەی دانێم هەتا تەنیا ببیتە 4 بەش لە 1000. 398 بەش لە 1000 بە نووسین دەبی ئەوها بنووسی 398 بەش لە 1000. ئەمن
390 جێم نییە بەڵام ئەتوو بینوسە خوێندکارژیر 398 بەش لە 1000 چونکە سێ خانەیە 1 2 3 دەبیتە 1000 بەش لە 1000 لێرەش 303 بەش لە 1000 303 بەش لە 1000 تەواو بکە ئێستا هاتمە لای تەواو بکە پرسیاری 29 لێرە ژمارەکم هەیە بە درێژی نووسرایتەوە لێرە کەواتە ئەو ژمارەیە ئەو سێە لێرەیە لە خانەی دەیەک شەشەکە لە خانەی بەش لە 100 چارەکە بەش لە 1000 کەواتە لێرە دەبی ژمارە چار هەبی یەکسەر دەبی بزانم ئەوە ژمارە چار لێرە هەیە. پرسیاری سی 903 بەش لە 1000 903 لێرە دەبی بنووسم بەش لە 1000 لێرە دەبی بنووسم بەش لە 1000 بەش لە 1000 تەواوی بکەم بەش لە 1000. پرسیاری 31 بە درێژی بنووسمەوە هەشتەکە نووسرایتەوە سفرەکە پێی ناوێ بنووسم چارەکەی تەنیا دەنووسم چارەکەش کووە 0 و 4 تەواو چونکە جێی لەوێن دەرەیە 4 بەش لە دا یان بەش یان 4 دەیەک لێرە 0.72 بەش لە 100 چونکە تەنیا دوو خانەیە بەش لە 100 دەنووسی لێرە خوێندکاری ژیر بنووسە بەش لە 100 لێرە بەش لە 100 ئەمن ناتوانم بنووسم بە باشی. پرسیاری 33 کرێی وانەی میوزیک 18 دانا 250 دیناریە واتە یەک وانەی ئەگەر کرێ یەک وانەی دەبی 18 دانا 250 دیناری بدەین هەتا بچینە تەماشاکردنی یان فێربوونی یەک یان بەشداربوون لە یەک وانەی میوزیک. خوێندکاران لە هەر 8 وانە بەکرێ وانەیەکیان بەبێ پارەیە واتە دەچن ئەگەر 8 وانەیان بەکرێ گرت یەک وانە بێ پارەیە دیسان هەشتی دی یەک بێ پارەیە دیسان هەشتی دی یەک بێ پارەیە ئەوها 8 وانەی دی یەک پێویست ناکە پارەی بدەیت. ئەگەر کرێی 36 وانە چەند 250 دیناریە 36 وانە واتە 4 هەشت جاری واتە 4 جاران هەشت دەکات چەند دەکات 32 وانە 32 وانەی ئەمن دەینم یەکەم جار دەنووسم 4 جاران هەشت چونکە تەنیا هەشت وانە بەکرێ نوێم وانە بەکرێنە 4 جاران هەشت دەکات 32 یەکسانە بە 32 ئەو جە 32 دەینم جارانی هەژدەی دەکەم زانم لێرە ئەمن جارانم کردیە یان نەمکردیە 32 جارانی هەژدەی ئەگەر بکەم 576 250 دیناری ئەمن دەبی کرێتی 576 250 دیناری چەندانە 576 دانە دەکات چەند 576 جاران 250 دیناری دەکات 144,000 دینار. ئایا ئەوها زۆر دەبی ڕاستبی باشە تەنیا داوام لێکرا بوو چەند 250 دیناری وەڵامەکە ئەو وەڵامەیە 576
دانا. پرسیاری 34 شادی ڕاهێنان دەکات لەسەر بلوێر لێدان. ڕۆژی چوارشەممە چەند بلوێری لێدا؟ 1/6 کاژێرێک و ڕۆژی سێشەممە 1/3 کاژێرێک بلوێری لێدا. شادی چەند خولەک ڕاهێنان دەکات لە 1 هەفتە؟ ڕۆژی چوارشەممە 1/6 و ڕۆژی شەممەش 1/3 کاتژمێرێک. ئایا لە 1 هەفتە چەند ڕاهێنان دەکا؟ ئەوجا ئەگەر لە 1 هەفتە تەنیا 2 ڕۆژ بی، چوارشەممە و شەممە، دەتوانم کۆ بکەمەوە 1/6 کۆ بکەمەوە لەگەڵ 1/3، 1/6 کۆی دەکەمەوە لەگەڵ 1/3، ئەوجا هەتا کۆ بکەمەوە ئەو سێیەی دەبی بکەمە 6 جارانی 2 کەم سەرە و ژێرە، واتە لێرەش دەبیتە 2/6 واتە 1/6 1/6 کۆی دەکەمەوە لەگەڵ 2/6 دەکاتە 3/6، 3/6 ئەگەر کورت کەمەوە دەکاتە نیو کاژێر. هەفتەی نیو کاژێر چەند خولەکە؟ نیو کاژێر دەکا 30 خولەک. 1 کاژێر دەکاتە 60 خولەک. ئەوجا نیو کاژێریش واتە 60 دابەش 2 دەکاتە 30 خولەک. وەڵام 30 خولەک. وەڵامەکە 30 خولەک ئەگەر بێگومان تەنیا 2 ڕۆژ ڕاهێنان بکات لە هەفتەیەک. ئەگەر زیاتر بی ئەوە نازانم. پێداچوونە و ئامادەبوون شێوەی پیتی بۆ ژمارە کو دەیخێنینەوە 14/100. بنووسە 14/100. پرسیاری 36 یەکەم جار 25 جارانی 2 یەکەم دەبیتە 50، ئەوجا 4 پەنجاییش 2 50 دەکا 100 4 50 دەکا 200. لێرە 42 دابەش 7 دەکا 6، 7 دابەش 7 دەکا 1. لێرەش یەکەم جار ئەو ژمارە تەواوانە کۆ دەکەمەوە دەبیتە 9، ئەوجا کەرتەکان کۆ دەکەمەوە دەبیتە 4. بەڵام چونکە 4/3 دەتوانم بیکەمە ژمارەیەکی تەواو کەواتە هەمووی دەبیتە چەند؟ دەبیتە 10 و 3. 10 و 3. پرسیاری 39 شێوەی ڕەنووسی بۆ ژمارەی 5,002,816 کامەیە؟ 5,002,816 ئەوەیە. چونکە لێرە 5 ملیۆنە، باشترین شتەوەی دابڕانەکان دروستکەم. ئەوە دابڕانی یەکان، ئەوەش دابڕانی هەزاران، ئەوەش دابڕانی ملیۆنان. دابڕانی یەکان، دابڕانی هەزاران، هەر سێ خانە لە لای ڕاست دەست پێکە دابڕینەکان دروستکە. زۆر بە ئاسانی دەتوانی بخینیەوە، زۆر بە ئاسانی دەتوانی بزانی ئەو ژمارەیە ملیۆنە تەنیا هەزارە چییە. ئێستا ئەمە دابڕینەکان دروست دەکەم، هەر سێ ڕەنووس لە یەک بازنە. ئەوجا دەخینمەوە. ئەو ئایەکو دەخینمەوە 502,000 چونکە ئەو زەردە ئی هەزاریە، ملیۆن نییە لێرە. 502,816 بە ئەکەی کو دەخینمەوە 5,002,816. ئێرە کو دەخینمەوە 5,020,816 دە ئەکەی کو دەخینمەوە 5,028,160. کەواتە 816 تەنیا لە سێی هەبوو.
ئەوە هەر هەڵەیە. ملیۆن تەنیا لە 3 هەبوو، ئەوە هەر هەڵەیە. لێرە ڕەنگە لە ج و لە ب خوێندکار هەڵەی بکە، بەڵام ئەکە ڕاستە چونکە 2000 تەنیا 2000 لێرە هەیە، لێرە 20 هەیە. دەبی ئەو شتانە زۆر باش بزانین، زۆریش گرنگە ئەو پرسیارە. و هەروەها ئەو پرسیارانە گرنگن کە بەهای ڕەنووسەکە ئەو پرسیارانە گرنگن، و هەروەها بە درێژی نووسین گرنگە. ئەوەی ڕاستیبی هەموو پرسیارەکان لێرە گرنگ بوون، ئاسانیش نەبوون. خوێندکاری ژیر لێرە دێمە کۆتایی، هاتمە کۆتایی 2 لاپەڕە. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە لەوانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ هەتا ئەو کات هەر بژی و چاوپۆشیش بکە لە کورت و کەمیەکانم ئەگەر ڕوویاندابی و لە هەڵەکان